ڕێزگرتنە لە برای بەڕێزمان کاک محەممەد ئەمین ئەو جوتیارەی کە مدەتێک ساڵە داکۆچی لە خاک و نیشتیمانەکەی خۆی دەکات لە کەندێناوەی سەربەرز کەندێناوەی تانگەی شۆڕش و بەرخودان و ڕوبەڕووبوونەوە و هەوڵدان بۆ دەستەبەرکردنی مافەنەتەوەی و نیشتیمانیەکان بە درێژایی مێژوو چونکە کەندێناوە هەمیشە جێی ململانی قوڵی نەتەوەیی بووە و هێڵی نێوان سنووری عراق و کوردستانە و کاک محەممەد یەکێک لەو جوتیارانەی کە لە دوای ڕوخانی ڕژێمی عراقەوە کە ئەو کاتە کەندێناوە داگیرکرا بوو گەڕاونەتەوە سەر شوێن و ملک و ماڵی خۆیان بەڵام بەداخەوە کە ڕژێمی بەعەز لە چوارچەوەی بە عەرەبکردنی ناوچەی کەندێناوە و قەراج و سەرجەم ناوچەکانی دیکەی کوردستان ئەو زەویانەی کە لە ناوچەکەدا هەن داویەتی بە عەرەبی هاوردا ئەو کێشەیە بە بەردەوامی هەبوو تاوەکو ئێستا کە چارەسەر نەکراوە و ئەو ململانی و ڕوبەڕووبوونەوانەی خەڵکی ڕەسەنی ناوچەکە لەگەڵ عەرەبی هاوردا لەگەڵ دەکرێت بڵێن لەگەڵ عەقڵیەتی شۆڤینی حکوومەتێک لە دوای یەکەکانی عراق چونکە بەڕاستی ئەو حکوومەتەی کە لە ساڵی 1920ەکانەوە دامەزراوە تاوەکو ئێستاکە ئەو عەقڵیەتە شۆڤینیە بەرامبەر بە خەڵکی کوردستان بەرامبەر بە خەڵکی کورد درێژەی هێوە و لە ڕووی سیستەم و لە ڕووی عەقڵیەتەوە نەگۆڕاوە و ملەتی سەردەستا دایمەن هەوڵ دەدا کە ملەتە ژێردەستەکەی خۆی بچەوسێنێتەوە و بەردەوام ئەو سیاسەتەی کە لەسەری دامەزراوە پێڕۆ بکاتن. کاک محەممەد نمونەیەکی هەرە باڵای بەرگری ڕوبەڕووبوونەوە و بەرگریکردن لە خاک و نیشتمانەوە ئەوەی کە بینیمان لە دوایین جاردا کە گەیشتە لووتکەی سوپای عراقی لە بەرامبەر جوتیارانی ناوچەی سەرگەڕان بە شێوەیەکی گشتی لە گابەرەکە لە پەرکانە لە شەناغا لە هەموو ئەو شوێنانی کە لەوێدا هەن ڕوبەڕووی خەڵکی ستەم دیدێ ئەو ناوچەیە دەبنەوە. لە دوای ئازادی عراقەوە خەڵک چۆتەوە شوێنەکەی خۆی بەڵامەوەی کە بینیمان ڕوبەڕووی کاک محەممەد بووە بێگومان لە ڕووی ناوەڕۆک و لە ڕووی کرۆکەوە ڕوبەڕووی هەموو گەلی کورد بۆتەوە. خۆشبەختانە کاک محەممەد وەک جوتیارێکی نمونەیی لە ناوچەکەدا و وەکو بەرگریکارێکی سەرسەختی خاک و نەتەوە و زەویەکانی خۆیان ڕوبەڕووی ئەو شێوازە داگیرکاریە بووە لەبەرەوە ئەمڕۆکە ئێمە لێرانە کۆبوونێتەوە بۆ ڕێزگرتن لە کاک محەممەد چونکە کاک محەممەد تەنها وێنای خۆی ناکات وێنای گەلێک دەکات کە خاکەکەی داگیر کراوە. بەڕێز مامفارس وەکو ڕێکخراوی جوتیارانی سەردەم ئەمڕۆ لێرانە برادرانی کۆ کردوتەوە و کاک محەممەدی کۆ کردوتەوە ڕێزی لێ دەگرێت و لە هەمان کاتدا بەڕێزمان خودێر ئەمیش ڕێز لە کاک محەممەد دەگرەوە پێیان خۆش بوو کە وەکو هێزیشی معنەوی وەکو پاڵپشتیەکی نەتەوەیی نیشتیمانی سیاسی هەمووی لە پشت کاک محەممەد بین و هەمومان خۆمان بە کاک محەممەد بزانین و ئەو بەرگریە کە کاک محەممەد دەیکات بەڕاستی بەرگریکی هەموو ڕسمی هەموو خەڵکی کوردستان دەکات هەموو خاک داگیرکراوان دەکات لە هەر شوێیەکی کوردستان و لە هەر شوێیەکی خاک داگیرکردن هەبی. بەخێر بێ کاک محەممەد سوپاس دەکەین بۆ ئامادەبوونت و مامفارس ئێستا مام خودر و بزانم ڕێزێرانەکەی خۆی پێشکەشی کاک محەممەد دەکات بەوە پێی کە کاک محەممەد بە ملپێچەوە ئەزیەت درابوو لەبەر ئەوە مام خودر حەز دەکات پێشکەش بە کاک محەممەد دەکات چونکە ئەو وێنەی ئەو ملپێچە بووە بە نیشانەیەکی دیار فەرمووە. هەموو لا بەخێر بێن بە تایبەتی کاک محەممەد ئەمین کە تێکۆشتەر و خەباتجێڕە لە پێناوی خاک ئێمە لەسەر پێشنیازی سەرۆکی ڕێکخراوی جوتیارانی سەردەم کە پێشنیازی کرد ئەمە ئەو پێشوازیە لە کاک محەممەد بکەین و خەڵاتی پێشکەش بکەین. ئێمەش لە بزوتنەوەی دموکراتی گەلی کوردستان بە خۆشحاڵیەوە چونکە بە خۆمان هەماهەنگین لەگەڵ جوتیارەکانی پەرکانە و شەناغە و هەموو جارێ ئەمە ڕێکخراوی خۆمان لە
کەرکووک و پردێ لە نێرین لۆ هەماهەنگی کاک سەباح زۆر جار سەر لێداون و ئێمە بەش بە حاڵی خۆمان خەباتی گەلی کورد هێشتان کۆتایی نەهاتووە یەکێ لە هەرە خەباتە زەقەکانی ئێستای گەلی کورد لەو منتیقەیە کە کاک محەممەد دوونێ پێرێ بەرهەلسکاری حکوومەتی عێراقی کرد لە پێداوی ئەوەی خاک و زەویەکەی داگیر نەکرێتەوە ئێمە پێمان وایە پێشمەرگاتی ئەو قۆناغی ئێستا لە شەناغە و پەرکانەی دەست پێ دەکاتن بۆیە ئێمە لە بزوتنەوەی دموکراتی گەلی کوردستان زۆر بە خۆشحالیەوە هەم میێوانداریمان کرد لە بۆ پرۆسەکە هەم پشتگیری لە خەباتی جۆتیارانی هەموو کوردستان دەکەین بە تایبەتی جۆتیارانی قەراج و کەندێناوە کە دووبارە حرە بە شۆڤێنی و قەومەچیەکان دەیانەوێ خاک و خۆریان لێداگیر بکەنەوە کە مەزدەری ژیان و بژێوی گەلی کوردستانە لەو ناوچەیەدا ئێمە بەش بە حاڵی خۆمان شانازی بەو خەباتە دەکەین کە دوونێ پێران کاک محەممەد لەسەر ترەکتەر ویستان غەدری لێ بکەن و قبولی نەکرد وەوە یەکێ لە هەرە قیمەی خەباتی گەلی کوردەکە غەدر قبول نەکاتن بۆی ئەمە وەک بزوتنەوەی دموکراتی گەلی کوردستان بە شانازیەوە کە تەکلیف کرایت ئەو هەدیەی پێشکەش بکەین زۆر بە گەرمی پێشکەش دەکەین داوای سەرکەوتنیشی بۆ دەکەین و چاوەکەمی برشیان خنکان بای خەباتی گەلی کورد هەر بەردەوام دەبوو لە پێناوی ئەرز و خاک موفەقی ئینشاءالله زۆر سپاس مامفارس وەک ڕێکخراوی جوتیارانی سەردەم کە مەراسیمەکەشی ڕێگەخستیە ڕێز لە کاک محەممەد دەگرێت هەر لە چوارچێوەی ئەم ڕێزگرتنەدا زۆر سپاس دیارە بەڕاستی من زۆر یعنی مەمنونی مام خدر و بزوتنەوەی ئەمڕۆ ئەم ڕاستمەی لێرە ڕێگەخست دایمەن پشت و پەنای ڕێکخراوەکەمان و کۆمەڵی مەدەنی بۆ ئەو جێگایە و ئەم ڕێزلێنانە زۆر کەمە بەڵام تاقیکردنەوە کە لە بینی ئێمە چکۆ منیش هەر نوێنەری دۆتاویش هەر نوێنەر بەڕاستی کاک محەممەد سەری ئێمەی برند کرد بەداخەوە بریا سەدتان زۆتیاری وەکی کاک محەممەد و نمونەیان نەبا لۆمان بتوانوان ئەو خاکە توانە بپارێزین هەم لە ناوچە دابراوەکان هەم لێرەش بتوانین شتێکی باش بکەین لۆی جۆتیاری ڕاستەقینە و بتوانی داهات و بەرهەمەکان بە بازار بکرێ و خاکەکان لێ تەخشان و پەخشان نەکرێت من لێرەدا دووبارەی دەکەمەوە بەڕاستی کاک محەممەد جێگای تەقدیر و شایستەیە من هەردەم لێکدانە بڕاینە لە ئیشەکان بەردەوامیش لەگەریدا دەبم و هەر پێکۆش دەبین و زۆر سپاسی هەمووتان دەکەم زۆر سپاس بە خێراتنی هەموو لایەکان دەکەم و سپاسی تایبەتی بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان دەکەم کە ئەوڕۆکە هەم پێشوازیان لێکردن بە تایبەتی مام خودە ڕووسی پێشمەرگەی دێرین و کۆڵنەدەر و خەباتجێڕی میلەتەکەمان هەروە سپاسی مام فارس وەکو سەرۆکی ڕێکخراوی جوتیارانی سەردەم دەکەم کە هەردووشان ئەو ڕۆکە گەورەیان کردین ئەو ڕێزلێنانەیان لە من کردیە ئەمن مەمنونیانم لە ڕاستیدا ئەو ڕێزلێنان نییە لە کەسایەتی من بەتەنیا من پێم وایە ئەو ڕێزلێنانە لە تەواوی خەباتی جوتیاران و زەحمەتکێشانی خەڵکی کوردستان لە هەموو ناوچەکان بە تایبەتی کە ئێستا سەنگەری بەرگریکردن و بەرخۆدان پەڕیتەوە لە ناوچە دابڕاوەکانە زیاتر و بەداخەوە ئەو شۆڤینیانەی کە پێمان وابوو لە دوای 2023 دوایەوە کە سەدام دەڕوخێ و عقلەتی باش کۆتای دێ ئێستا ئەو عقلیەتە لە ناو بەشێکی هەرە زۆری ئیدارە و سوڵتای عێراق بەردەوامە بە تایبەتی لە نێو هێزە سەربازیەکان ئەو شۆڤینێتە ئەو پاوانخوازی ئەو دەست بە سەراگرتنا بەردەوامە لەبەر هەندێ زۆر گرنگە ئێمەش وەکو خۆمان بەردەوام بین لەو خەباتەی کە پێشووتر کردیتمان و بەرگری بکەین لە خاک و زەوی و نیشتیمانی خۆمان و دەبێ هەمووشمان بزانین بە تایبەتی جوتیاران
بە تایبەتی تریش لەوەی جوتیارانی ناوچە دابراوەکان کە سەنگەری یەکەم سینجی خۆمانە و دەبێت هەمومان بە خۆمان یەکەم سەنگەر بەرگری بکەین و یەکڕێزی لایەنە سیاسەکان و یەکڕێزی خۆمان بپارێزین تاوەکو بتوانین بە هەمومان پێکەوە بەرگری بکەین و داواش لە هەموو لایەنە سیاسەکان بکەین، داوا لە هەموو لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین، داوا لە خەڵکانی دڵخۆشی هاونیشتیمانیانی کوردستان لە ناوەوەی کوردستان لە دەرەوەی کوردستان بکەین، پاڵپشتیمان بکەین لە بەرەوەی بەڕاستی ئەو ڕۆخەباتەکە بەرگریکردنە لەو خاک و ناوچانەی کە ئەوانە زێدی باو باپیری هەمومانە هەمومان بە خوێن و بە ژیان بەرگری لێ بکەین هەتاوەکو درێژە پێدەری ئەو خەباتە بین کە لە ڕابردوودا پێشمەرگەکان درێژیان ینی خەباتیان کردووە، ئێستش ئەو جوتیارانە و ئەو خەڵکانەی کە خۆبەخشن لە وێندەرەکە درێژە پێدەری هەمان خەباتن. زۆر سپاسان دەکەم، زۆر گرنگە لێرە یەک حالەت باس بکەمەویشەوەیە کە ڕەنگە لە 100 ساڵی ڕابردوو بە دەیان جار پێشێلکاری زۆر ناشیرنتر گەورەتر و ینی بەرامبەر خەڵکی مەکرابی بینە پێشاوی خۆتان کە لە ئەنفالەکان دەبی کاتێک کە دایکێک منداڵەکەی لە باوەشی دەسێنن و بەرەو ئەنفالی دەبەن دەبێ هەست و سۆزی سبێ. بینە پێشاوی خۆتان کە لە هەڵەبجە لە کاتی چیمیابارانەکە منداڵێک دایکی لە بەرچاوی دەمرێت دەبێ هەست و سۆزی چ بێت چەند ئازاری چەشت بێ. من پێم وایە سەدقات لەو ئازارە و لەو ینی ناخۆشی دەرونەی ئەو ڕۆژەی لە هەفتەی دوو بەرامبەر من کرا ئەو کاتانە زۆر زۆر ناخۆشترە، بەڵام ئەوە سەردەمی دیجیتال و کامیرا و میدیاکانی ئێوەیە کە چەند ئەو شۆڕشە ئەو گۆڕانکاریە ئێوە دروستی دەکەن. هەر لەو لەحزەشەوە پێم خۆشە سوپاسی تایبەتیتان بکەم بە تایبەتی ئەو ڕاگەیانکارانەی کە لە ماوەی 7 ساڵی ڕابردوو بەردەوام لەگەڵ جوتیارانی ئەو منتیقەی بووینە بە تایبەتریش ئەوانەی کە لە هەفتەی دوو کە ئەو لەحزانەیان تۆمارە کرد ئەو پێشێلکاریان تۆمارە کرد و توانیان ئەو گۆڕانکاریە و ئەو پێشێلکاریان بە هەمووان ڕابگەینن. لە ڕاستیدا ئەو حالەتە تەنها ئەو لەحزە نییە، ئەوە بەرجەستەی کۆی ئەو زوڵم و زۆرەیە کە وەکو گوتم ئەو عەقلێتە شۆڤینی لە پێشووتریش ینی زوڵمی لە خەڵکو و لە هاوڵاتیانی کوردستان دەکرد و ئێستش لە نێو بەشێک لەو دەسەڵاتدارانە بەردەوامە و ئێستش زوڵم دەکات. هیواداری کۆتایی پێبێ دووبارە زۆر سپاسی هەر هەموو لایەکتان دەکەم بە تایبەتی بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان و ڕێکخراوی جوتیارانی سەردەم کە ئەو مەراسیمەیان ڕێخست. کاک محەممەد ببوورە بەر لەوەی مام فارس هەسە بکات پێوە بە داوایەکی یاساییتان لەسەر تۆمەرکراوە لەلایەن ئەو سەربازی کە ڕوبڕوو ئەم بابەتە بۆتەوە، ئەم بابەتە بە شوێ گەیشتووە چێن پارێزەرەکانی ئێوە بە تایبەتی لەدادا؟ بەڵێ لە ڕاستیدا هەردوای ئەو ینی پێشێلکاریە من یەکسەر بڕیارمدا سکاڵای یاسایی تۆمار بکەم. ئەگەر ینی پێشم خۆشە بەڕاستی هەدەفی من لەو سکاڵایە تەنها ئەو سەربازە نییە، هەدەفی من محاکەمەکردنی ئەو عەقلێتەیە کە ئەو دەستگا سەربازیانەی پێ پەروەردە دەکرێت کە تێیدا هاوڵاتیان و هاونیشتیمانیان بەو جۆرە مافیان پێشێل دەکرێت. هەدەفی من محاکەمەکردنی ئەو پلەدارانەیە کە تێیدا بڕیار ینی ئەمر دەکەن لەسەر ئەو سەربازانی کە بەو جۆرە لەگەڵ هاوڵاتیان و هاونیشتیمانیانی ئێمە بجوولێنەوە. من مەبەستمەوەی ئەو عەقلێتە محاکەمە بکرێت. ئینجا دێمە سەرەوەی کە ئەو سەربازە بە چ ئەخلاقێک بە چ دینێک بە چ بڕێنماییەک بە چ ینی پەروەردەیەکی سەربازی بەو جۆرەی مافی هاوڵاتیان پێشێل دەکاتن. بەڵێ سکاڵایەکە بەردەوامە و من بەردەوامم و بە هیچ جۆرێکیش پاشگەز نابمەوە. دوای ئەوەی کە سکاڵاکەمان تۆمار کرد بەڵگەیەمان پێشکەش کردیە و ئیجراتی محاکەمەی بەردەوامە، بەڵام لەوانەیە هەندێک کاتیش بووی هەتاوکو دەگاتە کۆتاییەکەی. بەڵێوانیش داوایان تۆمار کردووە، بەڵام بەردەوامین ینی بابزانین چی لێ دێتەوە. ئەمە فارس دیارە ئەوە چی هەیە لێ دوانەشی دیکەی تایبەتی خۆی بەسەر چاو باشە کاکەم بۆ بەخێر بجیان دووبارە دەستەکان خۆش بی ئەمن گەلە گەلک مەمنونیتونە گەورەتکردن زۆر زۆر سپاسی. ئاکا محەممەد ئەوە دەستەکان دێ مۆلاتەکان محاولە بکەن ئەوەی پشتەوە دەرنەچی باشە هذا اللي هو
دەست عزیزی بەشێک لەوانێتەوە ئەو عەلەمەی بینێرە عەلەم باش ڕست ما فارس فرمو لنا ولا يجي فرمو کاک محەممەد قالوا طريق بيخم بس فرمو ما فارس زۆر سپاس بەڕاستی زۆر سپاس دیارە ئەمڕۆ ئێمە پەیامەکی زۆر گرنگمان هەیە بەڕاستی دوو پەیامە دەمەوێت ڕۆنی بکەینەوە لە بۆ کەنارەکان و ڕاگەاندن چکە کەنە ڕاگەاندن شتێکی گەلە پیرۆزە و ئێمە بەنای ڕێکخراوی جۆتیارانی سەردەم بەڕاستی کاک محەممەدی ژەوڕۆ هاوڕامە نوێنەری جۆتیارانی ڕاستەقینە ڕاوەستایە لە گەرم ئەگەر ئەم پەیامە دوو پەیامی لە خۆ دەگرتەوە من حەقی خۆمە کە مۆڵەتم پێدراوە بەنای ڕێکخراوی جۆتیارانی سەردەم پارێزگاری و دیفاع و مافی جۆتیاران و ئەو خاک و نیشتیمانە پارێزم پەیامەکەم نامەیەکی کراوەیە بۆ سەرۆکی هەردوو حیزبی دەسەڵات پارتی و یەکێتی بۆ حکومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان وەزارەتی شارەوانی وەزارەتی کوشتتوکان وە بەرهێنان وەزارەتی بەرە ڕجای خودداتە من ئەو داتایە لە کنمە دەمەوێت ڕۆنی بکەمەوە بە نسبەت دەستکاریکردنی زەوی بە پیت و بەرەکەتەکانی کشتتوکال بەرەو لە ناچوون دەڕوە لەبەرەوەی ئێمە لە کوردستانی ئێمە 18 ملیۆن زەویمان هەیە سێ جۆرە زەوی هەیە سەخەری زەوی بە پیت و بەرەکەت مەرعە لە حکومڕانی ئێمە 6 ملیۆن نفوسین 1,900,000 دۆلم تەخشان و پەخشا کرا ئێستا ئەمە حەقی جیری داهاتوش باخواردە پێویست دەکە من لێرە ئەو پەیامم ئەوەیە بە خۆدا بچنەوە چیت کە دەستکاری لە زەویە بە پیت و بەرەکەتەکان نەکەن چکە ئەوە ژیانی مرۆڤایەتی و ئینسان و حەیوان و بەرهەمی تێدا بەرهەم دەینی ئەوە قەدەغە بکرێ تۆ کاری نیشتە جێبوون دەکەی یا شەریکەی دەکەی یا شەریکەی سەناعی پێویستە بچی لە جێ سەخەریەکان بکەی بەرەو یا دەتەوێت سەکەنی بکەی حامودی بە بەڵام کۆتایی پێدێ وای لێ دێ زەوی لە دەست جۆتیاران نامینێ ڕجا من پەیامەکەم ئەوەیە کۆتایی پێبینن زەوی ئێستا لە بەڕادەتی بەرەو هیچی نمە هەمووی تەخشان و باشترین زەوی بەڕانەتیە لەبەرەوەی ئەوەندە بە پیت و بەرەکەتە حساب ناکرێ هیچی نمە ئەمە شکارە ساتە من داوا دەکەم وەکو ڕێکخراوی زۆتیاران کۆتایی بەم وەزعە بینن چیت کە دەستکاری زەوی بە پیت و بەرەکەت نەکەن چکەوە کارێکی زۆر خراپە لۆ حکومڕانیتان لۆ جیری داهاتووتان احتیمالە پاشی 10 ساڵی بینە 15 ملیۆن چۆن دەبیوات پەیامی دووەمیشم بەڕاستی من زۆر نیگەرانم لە شاری هەولێر ئەو ژینگە پیسە بەرهەمی کوشتتوکاری نەهێشتێ بڕۆ تەمەشاکە ئەو پاڵاوگان چیە بۆ ناتوانە قەپاتی کرد ئەو پاڵاوگانە کارەساتەکیان بەسەر ژینگەی شاری هەولێرینە ئەو نەخۆشی و هەمووی لەو چێوانی وانە و هەمیش بەرهەمی خۆمالی زەوی کوشتتوکان هەمووی تووشی نەخۆشی و ئەوە بووە ئەمەش کارێکی خراپە پێویستە حکوومەت ئەو دوو پەیامەیە من جێبەجێ بکاوەکو ڕێکخراوی جۆتیاران چونکە هۆرد و پەیامم لە بۆ ئەو ملەتە هەژارەیە چیت کە ئەو شەریکانە و کۆمپانیانە ئیستیغلالی ئەم شتانە نەکەن بتوانن ئەو ملەتە هەژارەی نەدیتی بکەن و نەیهێنن تووشی نەخۆشی بکەن زۆر سپاس دەکەم زۆر سپاس نابڕاستی هەردوو پەیامەکەی مافارسی زۆر گرنگە پاراستنی ئەو خاکانەی کە زەوی ینی لۆ چێڵان و لۆ بەرهەمی زۆر گرنگە
دەتوان بەدیل هەیە ئەوە چیمان فارس گوتی و بەڕاستی ژینگەی هەولێرش بەپێی داتاکانی دەستگا ڕسمیەکان زۆر فیس بووە و مەترسی لەسەر ژیانی هاوڵاتیان دروستکردیا زۆر گرنگە ئەمە گرنگی پێ بدەین و ئەو ژینگەیە هەوڵ بدەین ئەو پیسەی کەم بکەینەوە تاوەکو ژیانێکی تەندروست لە شارەکە پەیدا بکەیت. زۆر سپاستان دەکەم بەڕاستی گەورەتان کردی.